تەنەبێت پسپۆڕێکی تەندروستی گشتی و نەخۆشیە درمیەکان لە باشووری کوردستان هۆشداری دەدات لە بڵاوبوونەوەی خێرای ڤایرۆسی هەوکردنی جگەر بە تایبەت جۆری بی. دکتۆر زاهیر سووران کە پسپۆڕی نەخۆشیە درمیەکانە لە هەرێمی کوردستان دەڵێت بڵاوبوونەوەی هەوکردنی ڤایرۆسی جگەری جۆری بی گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار. نەوەی لاو ڕابەری دوا ڕۆژی ئەم نەتەوەیە نەخۆش کەوتون. شیرازەی کۆمەڵایەتی چەندین خێزان لە یەک ترازاوە. داواش دەکات وەزارەتی تەندروستی کۆنتڕۆڵی دۆخەکە بکات ئەگەرنا کارەسات ڕوودەدات. دکتۆر سووران دەڵێت ئاسایشی تەندروستی بەشێکە لە ئاسایشی نەتەوەیی. ئەگەر وەزارەتی تەندروستی ناتوانێت دابینی بکات دەبێت بیڵێت. ئەو پسپۆڕەی سلێمانی دەڵێت ماوەی 6 مانگە ئامێری ئۆتۆکلەیڤ لە شارەکە لە کار کەوتۆ و چاک نەکراوەتەوە. ئۆتۆکلەیڤ ئامێری پاکشکردنەوەی کەلوپەری نەشتەرگەری و کەرەستەکانی پزیشکی دەدانە. دکتۆر زاهیر ئەمە بە هۆکارێکی سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشەکە دەزانێت. دەپرسێت کەی ئۆتۆکلەیڤی سلێمانی چاک دەکرێتەوە. دکتۆر زاهیر دەڵێت ماوەی 12 ساڵە لەسەر ئەو بابەتە دەنووسێت و هاوار دەکات بۆی ئەو حاڵەتە چارەسەر بکەن، بەڵام تاوەکو ئێستا نەخۆشیەکە لە تەشەنەکردن بەردەوامە. پێش ئەوەی کە دکتۆر زاهیر وەربگرم لەسەر ئەو هاوارەی کە لە پۆرتاڵی ڕوودا بڵاوی کردووەتەوە دەمەوێت لەسەر هەوکردنی ڤایرۆسی جگەر چەند زانیارێکی خێراتان پێ بدەم. 3 جۆری هەن A, B, C. ئەمانە جۆرەکانی هەوکردنی ڤایرۆسی جگەرن. باشە. دێنە سەر جۆری یەکەم کە جۆری A ڤایرۆسێکە هۆکاری توشبوونە بە هەوکردنی جگەر بە جۆری A. ئەمە جۆری A. جۆری A لە ڕێی دەگوازرێتەوە دەیبینین هۆکارەکانی گواستنەوە بێگومان لە ڕێگەی ئاو و لە ڕێگەی خۆراک. کەسێک بۆ نمونە کە توشبووی ڤایرۆسی هەوکردنی جگەر جۆری A دوای دەرچوونی لە تەوالێت بە تایبەت ئەوانەی کە دەستیان ناشۆن پاک و خاوێنی خۆیان ڕناگرن کە دەست دەدەن لە هەر ئامێرێک لە هەر کەرەستەیەک یا خۆراک هۆکار دەبێت بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە بۆ کەسی بەرامبەر. باشە. جۆری B ئەمەش جۆرە ترسناکەکەیە کە دکتۆر زاهیر هاوار دەکات بۆ کۆنتڕۆڵکردنی چۆن دەگوازرێتەوە. جۆری B لە ڕێگەی خوێن هەروەها لە ڕێگەی شلەکانی جەستە واتە گواستنەوەی خوێن تێکەڵبوونی خوێنی دوو کەس یا تێکەڵبوونی شلەکانی جەستەی دوو کەس واتە بە ماچیش دەگوازرێتەوە. جۆری C کە سێم جۆری هەوکردنی ڤایرۆسی جگەرە ئەمیش لە ڕێگای خوێن هەروەها لە ڕێگەی شلەکانی جەستە بەڵام بەکەمی زیاتر لە ڕێگەی خوێن دەگوازرێتەوە. زانیاری زیاتر لەسەر هەر سێک جۆرەکە بە تایبەت لەسەر جۆری B لە دکتۆر زاهیر سووران وەردەگرم کە لە سلێمانی بە لە ستۆدیۆکانی سلێمانی لەگەڵمدا. ئەمە دکتۆر زاهیر سوورانە. دکتۆر زاهیر ئەو وتارەی تۆ لە پۆرتاڵی ڕوودا و دەنگدانەوەی زۆری هەبووێنەوە هاونیشتمانیان ئەم هاوارە بۆچی هاوار دەکەی بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە هێندە خێرایی بڵاو دەبێتەوە؟ پێشەکی زۆر سپاستانەکەم بۆ ئەم دەرفەتەکە یاتان بە من تاوەکو چارە بتوانین باسی ئەم بابەتە بکەین. بەڵام من چەندین ساڵە هاوارەکەم بەدەست ئەم نەخۆشیەوە کە میلەتەکەم ئەناڵێ، بەڵام وا دیارەکەم تەرخەمی ستافی تەندروستی لە پێش هەموو شتێکەوە دووهەمینیان ئەو کارمەندانەی کە لە ئیشەکان کارەکەی خۆیان بە جددی خۆش ناوێت لە بەرەوەی ژیانی خەڵکەکەوێتە مەترسیەوە. سێهەمینیان نەبوونی هۆشیاری تەندروستی تاوەکو خەڵک ئاگادار بکرێتەوە مەترسی ئەم ڤایرۆسە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ڤایرۆسی HIV. ئەوە گێرمۆکێشەیەکی گەورەیە. لەگەڵ ئەوەشا کەم تەرخەمی ئەو ستافانەی کە لە بەڕێوەبەرایەتەکانی تەندروستیان کە ناتوانن ئاوتۆکلێبەکان واتە ئەو مادە ئەو جیهازانەی کەمە کەلوپەری دانسازی و لەگەڵ نەشتەرگەری پێ تاقیمەکەن تاوەکو بتوانن لە کاتی خۆیان چاکی بکەنەوە لەبەر ئەوەی ئەو ڤایرۆسە جاری وا هەیە لە پلەیەکی زۆر بەردا ڕێزیستێنتیش ئەمێنێتەوە واتە ناکوژرێت بە
گەرمی و یان بە ئەلکۆهۆل. جا ئەم گێرمۆکێشانە وای لێ هاتەوە لە شارەکەی منە زۆر زۆر بڵاو بۆتەوە، هەچکە دەبینی ئەڵێ وەڵا ئەوەیەتی و ئەوەیەتی، بەڵام کە یێتە سەر زانستیانە وەرەقەیە گێتە بەردەستی من ئافرەتێکی گەنج ڕۆژی یەکی مانگ هاتووە بۆ بە گەرمۆکێشەیەکی زۆر گەورە، ئەمە ئەوەیە کە وای لە من کردووە ئەو مۆزوعە بنووسم. ئەمە ئەوەیە ئەو هاوارەی منی گەیانوەتە لای ئێوە زۆر زۆر سپاسان ئەەکەم کە بڵاوتان کردوێتەوە خەڵکەکە یەک خۆی بپارێسێ، دوو کارمەندانی تەندروستی بێن بە دەنگ و هاواری منەوە و هاواری ئەو هەموو نەخۆشەی کە ئێستا بوون بە هەڵگری ڤایرۆسەکە. مەترسیەکانی جۆری بی هەڵکردنی ڤایرۆسی جگەر چین؟ دکتۆر گیان ئەم ڤایرۆسە هەرۆکو ڤایرۆسی HIV ئایدز وایە، هیچ گەرمۆکێشەیەکی وای نییە کە بڵێن باسیکە نەخۆش سەرەتا هەڵگرە بێ، دوایی وردە وردە مەناعی لەشی پەکیەکەوێ هەتاوەکو ئەنزیمەکانی جگەری هەموو تێک و مەکانەیات و ئەو وەختە بە عەرەبی پێڵەن تەشەموعی جگەر واتە داڕزانی جگەری بەناوچەوانێ و کۆتاییش مردنە. عیلاسکردنی ئەم ڤایرۆسە زۆر زۆر گرانە. ئێمە ئەوەندە دەرمانمان لەبەر دەرسانیە لەم هەلو مەرجە و لەم دوایم هەموو شەڕ و شۆڕیە تاوەکو وەزارەتی تەندروستی بچێت دەرمان بکڕێ بۆ چارەسەرکردنی ئەمە. تەنها حەلێکمان لەبەر دەسایە هاوسەر یان برادەری ئەو کەسەی کە توش بووە یان ئەوانەی کە لە ماڵەکان بتوانن خۆیان بکوتن. لێرە لە سلێمانی لە خەستەخانەی شیرەکە خەڵگەتوانێت خۆی بکوتێ ئەمڕۆ ئەگەر دەرزێکی لێبن مانگی سەری مانگ دەرزی دووەمی لێن دوای 5 مانگ دەرزێکی تر دوای ئەوە دەرزی سێهەمیشی لێ ئەیرێ. ئەو کاتە مەناعەیەک پیا ئەکا بۆ کارمەندانی تەندروستیش باشە بۆ خەڵکی ئاسایش باشە، بەڵام ئەبێ ئەوە ڕەچاو بکرێ ئەو کەسانەی کە بە پلەی یەکەم نزیکن لە ڤایرۆسەکەەوە، واتە یەک خزم و کەسوکاری نەخۆشەکە، دوو کارمەندانی تەندروستی ئەوانەی کە لەگەڵ خوێن ئامامەڵەکەن، دکتۆری نەشتەرگەری، دکتۆری ددان، ئەوانە زۆر زۆر گرنگە. مەترسی ئەویش هەروکو و ڤایرۆسەکانی توایە، خۆ ڤایرۆس نەمرە ناکوژرێت، لە ناو نابرێت، دەرمانمان نییە ڤایرۆسەکە بکوژێ. چی بکەین کەواتە؟ چی بکرێت بۆی کۆنتڕۆڵی حاڵەتەکە بکرێت؟ بۆ ئەوەی کۆنتڕۆڵ بکرێت یەکەم کەس ئەبێت ئەو جیهازانەی کە لە دایرەکانی تەندروستیە هەیە یان لە بەشی مختبەراتە هەیە بۆ تاقیمکردن ئەبێ هەمووی چاک بکرێتەوە و یەک و دوو لێ نەکرێ. یەکەم جار ئەبێ لە بەرپرسانی تەندروستی سلێمانیەوە ئەو کارە ئەنجام بن. دووهەمینان شار و شارۆچکەکان، سێهەمینان دکتۆری دانەکان نابێت بە هیچ جۆرێک بکەونە دەمودانی نەخۆشەکانەوە پێش ئەوە ئەبێ هەرسێ ڤایرۆسەکەی هێپاتایتی بی و لەگەڵ سی و لەگەڵ HIV بۆ نەخۆشەکە بکرێت بۆی بزانن ئەمە هەڵگرە هەیەی یان نا پێش ئەوە دەستکەن بەکارکردن. هەچ کاتێکیش زانیان کە ئەو کەلوپەلانەی لە بەردەستیانان و تاقیم نەکراوە نابێ بە هیچ جۆرێ بەکاری بێنن، بە تایبەتی کاتێک کە دان ڕائکێشن خوێن لە ناو دەمی نەخۆشەکەیەت یان ئەوەیە هەنەکەیە تووشی نەزیف و پووک و ئەو گەرمۆکێشانە ئەبێ کە ئەوانە کرا خەڵک هۆشیار کرایەوە ئیتر ئێمە کۆنتڕۆڵمان لە دەسایە. بەڵام ئەگەر سەرچاوەکەی نەدۆزینەوە هەر ئاوا بێن و بڕۆین و بڵێن وەڵا ئەمە ئاوایە و ئاوایە ئەمە قسەیە، بەڵام کردارەکە شەرتە خەڵک بپارێزین. زۆر باش خەڵک مناڵی هەتا بەخێوەکە قیرەتە دەرەوانەیە، بەڵام ئەوە چێت بە ڤایرۆسێک تووشی نەخۆشیەکە هەموو ژیانی لێکە بە چەرمەسەری هەروەکو ژێرپەنجەیەکی لێکە. دکتۆر زاهیر سووران سوپاس کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی.